واتە کولی ڕۆژێ یەک دەنگ لەو حەبە 300,000 دیناری تێچە کە ئێمە بۆ نەخۆشی دابینەکەین هەموو شتێ هەرەڵەن بە پێی ڕێنمایی و قانون و یاسا و بەشەبوجە ئۆکێ ئەگەر بەوە بۆیە منیش ئەگەر تەنها پارێزگای سلێمانیم چارەسەر بکردایە دڵنیا بە نەتوشی قەیرانە بووم نەتوشی بێشوێنیە بووم نەتوشی لێ بڕین دەرمانیەوە بڵاو لێبێ دۆخی نەخۆشخانی هیوا لە ڕووی دەرمانەوە لە ئێستا چۆنە؟ ئەتوانم پێت بڵێم یەکسەری بەبێ هیچ شتێک باشترینە لەسەر ئاستی عێراق بەڵام بڵێم گرفتم نییە گرفتم هەیە بڵێم نەخۆش بێ دەرمان نییە هەندێک جار نەخۆش بێ دەرمانە بێ بۆ لەبەرەوەی تێچووی نەخۆشی شێرپەنجە دەرمانە گرانباکان زۆر من نمونەیەکت بۆێن مێمە حەبێکمان هەیە بۆ یەک مانگ بۆ 100 نەخۆش پێویستمان بە 900 میلیۆن دینارە واتە کولی ڕۆژێ یەک دەنگ لەو حەبە 300,000 دیناری تێچە کە ئێمە بۆ نەخۆشی دابینەکەین بۆیە ئەمە چی ئەگەێنەوە مانێ ئەوە ئەگەێنێ نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەیە کە خزمەتێکی فراوانەکە نەخۆشێکی زۆر سەردانی دەکات من پێت دەڵێم ڕۆژانە نزیکەی 600 بۆ 700 کەس دێتە ناو نەخۆشخانەیە ساڵانە نزیکەی 3000 حاڵەتی نوێی تێدا تۆمارەکرێت کەواتە نەخۆشخانەی هیوا ڕاستە لە دوورەوەی بینی بینایەکی بچووکە بەس خزمەتێکی زۆر گەورەیە و ئەم ناوبانگە باش و ئاستەزان سێوای کردووە نەخۆش لە هەموو پارێزگاکانی ترەوە بێ لەبەرەوە پێت بڵێم گرفتی شوێنمان هەیە هەندێک جار گرفتی دەرمانمان هەیە گرفتی خراببوونی ئەجیزەمان هەیە بۆ لەبەرەوەی ئەبێ حکوومەتی هەرێم تعاملێکی تایبەتر لەگەڵ نەخۆشخانەی هیوا بکات کە نایکات دەبێ حکوومەتی فیدراڵ تعاملێکی تایبەتر کات کە نایکات هەموو شتێ هەرەڵەن بە پێی ڕێنمایی و قانون و یاسا و بەشەبوجە ئۆکێ ئەگەر بەوە بۆیە منیش ئەگەر تەنها پارێزگای سلێمانیم چارەسەر بکردایە دڵنیا بە نەتوشی قەیرانە بووم نەتوشی بێشوێنیە بووم نەتوشی لێ بڕین دەرمانیەوە باشە بۆ حکوومەتی هەرێم ئەمە بۆ هەموو نەخۆشخانەکانی تری شێرپەنجە بەم شێوە یا بەس بۆ هیواوەیە خۆی گرفتەکە لە یەک شتایە ئێمە بەداخەوە پێت دەڵێم زۆر جار بابەتی سیاسی داخلی بابەتەکان بووە من یەک شتت پێ دەڵێم لە هەموو دنیاە کە لە بڕیار دەدرێت لە دروستکردنی نەخۆشخانەی شێرپەنجەی ڕای پزیشکانی سپۆڕ و بەڕێوەبەری سەنتەرەکان وەردەگیرە ئێمە لە ساڵی 2022 بە فەرمی وەکو سندوقی شێرپەنجە کە ئەندامی هەموو پارێزگاکانی تری هەرێمی تێدایە کە بەڕێوەبەری سەنتەرین و پزیشکی پسپۆڕی وبارین و لەگەڵەوەشدا ڕەنگە هەریەکە لەوانە لەو ئەندامانە هەژمونێکی سیاسیش تێبێ بەڕێی هەمومان دروستکردنی هیوای گەورەمان بە شتێکی فعلی زانی بۆ شاری سلێمانی بەداخەوە هاتن لە پارێزگاکانی تری هەرێم دەستیان پێکرد من هیوادارم باشترین سەنتەری شێرپەنجە لە هەموو عێراق و لە هەموو پارێزگایەکە بێ بەڵام کە تۆ سێری پێویستیەکەی کە تۆ حکوومەتێکی هەموو سێ محافظە و چوار محافظەکەی دەبێ پێویستی لەکوێ چ شتێ زەڕوو بوو بۆ ئەو شوێنەی بکەیت چکە من یەک شت پێ بڵم بە تەحەداوێڵم نەخۆشی زاخۆ و بەسڕە و سۆران و بلە و هەڵەبجە و دوکانم وەکو یەک چارە سەر کردووە و لە هەمووشی ئەوە نەخۆش هاتۆتە لای من یەک نمونەی بچووکە پێ دەڵم سەنتەری چانی مۆخیە سکتاکە سەنتەرە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بۆ توژوانی سالە سیما لەسەر ئاستی عێراقیش تاکە سەنتەرە تەنها لە سا 26 ئەو نەخۆشانی لێوە چارەسەر کراون خەڵکی ئەم شاری منوتۆن کە تیایی دەژین هەمووی پارێزگاکانی ترن دەمن بە تەحەداوێڵم یەک حەب لەسەر داهاتی هیچ پارێزگای تر بۆ ئەو سەنتەرە دابین نەکراوە هەمووی لەسەر داهاتی سلێمانی خۆی کراوە باشە چ دەرمانێک زۆر گرانە و لە ئێستادا بەردەست نییە لە نەخۆشخانەی هیوایە خۆی دەرمانێکەیە دەرمانی پێم بڕۆ لوسوماپە دەرمانێکی مەناعیە زۆربەی گرفت باز دەکرێت ئەم دەرمانە گرفتەکە لەوای حکوومەتی هەرێم لە هیچ گرێبەستەکانیەتی کە بیکڕێ لە بەرەوەی بەشە بودجەیەکی زۆری دەوێت بە تەنها حکوومەتی عێراقی دەیکرێت حکوومەتی عێراقیش بە پێی ڕێنماییەک بە هەموو جۆرە نەخۆشێکی نادا بەڵکو ئەتوانم بڵێم وەکو بڵێ ڕێنمایی لەسەردانەوە تا ڕێگریەکە لە بۆ هەموو جۆرە بەکاربێ و لەم دەقی من و تۆ قساکەین لە بەخاوە بەدەستمان نەگەیشتەوە بەس دوێنێ لەگەڵ دکتۆر ئەنجمەدین لە مەجلیس سەرەتانی عێراقی قسەم کردووە ئینشاڵڵا ڕۆژ یەکشەمە و دووشەمە دەکاتە نەخۆشخانەیەوە نرخەکەی پێشتر لە عقد کە کراوە بە نزیکەی پێت بڵێن بۆ هەر ڤیاڵە 5 میلیۆن بۆ 6 میلیۆنە هەموو نەخۆشە پێویستی بە 2 ڤیاڵە واتە 12 میلیۆن دینار ئەم 12 میلیۆن دینارە تەنها بۆ 21 ڕۆژە تۆ حسابی کە نەخۆشە مەدەل حیات پێویستی بەم عیلاجە بێ و 10 ساڵ بێنێتەوە 21 ڕۆژدارێ لەبەرەوە تێچووی توشبووی شێرپەنجە زۆرە من پێت دەڵێم ئێستا حەب هەیە لە نەخۆشخان میلیۆن دینار بۆ 2 ڤیاڵ بۆ یەک نەخۆش بۆ 21 ڕۆژی واتە دوای 21 ڕۆژەکە جاریکە دووبارە بێتەوەنێ ئاماجگەوە لەوە حەب هەیە لەم دەقا لە نەخۆشخانەی وە من دەیدەم بە نەخۆش نرخەکەی 9 میلیۆن دینارە بۆ هەرمانگەک باڵێ بۆ یەک مانگ بۆ یەک نەخۆش واتە هەموو ڕۆژێ 300,000 دینارەکە بۆ یەک دەنگ ئەگەر ئەمە بۆ نمونە هاوڵاتی ئەمە نەبێ وەریگرێت نەخۆشخانەی هیوا چی بکات ناتوانێت چارەسەری خۆی دابین کات پێکماندا هیچ کەسێ قوتەی نییە مادیە لە ماڵۆ دانیشە بمرێ قەت ئێمە لەگەڵەوە نەبووین و هەموو هەوڵیشمان ناوە کە ئەوە نەبێ و ئەتوانم پێشت بڵێم تا ئێستا بەدەگمەن من ئاگادارنی دڵنیاشم کە ڕووینیاوە هیچ هاوڵاتێک لە ماڵەوە دانیشە بێ چارەسەر گیان لە دەست بە هەموو هەوڵێکی خۆمان خسۆتە گەڕ بە هاوکاری هەموو لایەک بە تایبەتی لە شاری سلێمانی کە ئەرکی خێرخوازی لە ئاستێکی باڵایە بەڕاستی توانیمانە بۆ ئەو حاڵەتە دەگمانانە کە ڕوودەدا هاوکاری بکەین و بتوانین نێڵین بێ چارەسەر ئەم ساتە چەند نەخۆش لە نەخۆشخانەی هیوا وەرگیراوە بۆ ئەم ساڵ بۆ ئەم ساڵ بە نزیکەی وەکو نەخۆشی نوێ
طبعا هیناتۆ ڕۆژانە 600 نەخۆش سەردان دەکا وەکو نەخۆشی نوێ نزیکەی 2800 حاڵەت تا یەکیدە باشە بەڵام من 2800 حاڵەتە بیرمان نەچێ هەمووی پارێزگای سلێمانی نییە بەڵکوی پارێزگەکانی تری هەرم عراقیشی تێدا تەنانەت دێمە لە دەروی عراقیش لە وڵاتە سنووریەکان و نەخۆشمان بواتەوە چارەسەریشمان کردو زۆرینەی چ جۆرەشی شێرپەنجەیە باوترین جۆری شێرپەنجە لە جیاندا و لای ئێمەش و لەم داتایش شێرپەنجی بەم کە بە نزیکەی لە سا 18 بۆ 20 حاڵەتەکان شێرپەنجی بەمکە